بەناوی خوای بەخشندەی میرەبان زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەخێر بێن. دیارە ئێمە ئەمڕۆ کۆمەڵی دادگەری کوردستان یەکێتی نیشتیوانی کوردستان لە بارگای ئەنجومەنی باڵای کۆمەڵ لە شاری سلێمانی کۆبووینەوە. کۆبوونەوەکە تایبەت بوو بە پرسی هەڵبژاردنەکان، بە تایبەت هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بڕیارە لە مانگی 12 ساڵی ئەم ساڵ ئەنجام بدرێت. لە کۆبوونەوەکە گفتوگۆمان کرد لەسەر هەڵوێستەکانی هەردوو لایەن و هەردوو لا جەختمان کردەوە لەوەی کە پێویستە بۆ ئەم قۆناغەی پرسی کورد لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کورد لەو ناوچانە یەک بێ بۆ ئەوەی کە سەنگ و پێگەی کورد لەو ناوچانە بەهێز بێ و وەکو خۆی پارێزراو بێت. دیارە هەردوو لامان کۆچین لەسەرەوەی کە کورد بە بەهێزیەوە بڕواتە ناو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاوە چاوی لەوە بێ کە لەو ناوچانە زۆرترین کورسی بباتەوە و لەو ناوچانە بتوانێت پۆستە ئیداریەکانی بە تایبەت پارێزگا لەو ناوچانە بەدەست بێنێتەوە، بە تایبەتی کەرکووک، چونکە هەمومان نەزانین ئێستا کەرکووک لە بارودۆخێکی تایبەتمەندە. لەو ئەو بارودۆخەش هەمومان ئەمانەوێ کێشەکانی کورد لە ڕێگەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگایەک لای بکەینەوە. دووبارە بەخێر بێن بزانین کاغڕزگاریش لە خزمەتی. زۆر سپاس. ئەمە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە زۆر سپاسی کۆمەڵی دادگەری دەکەین کە ئەمڕۆکە ئێمە لە ماوەی ڕابردوو ئەتوانم بڕێن پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی دادگەری و هێز و لایەنە سیاسیەکانی تریش بە ئاراستەیەکی باش وە هەمیشە لە زۆر پرسە گرنگ و چارەنووسازەکان ئێمە کۆک بووین، یەکدەنگ بووین. ئەوەی ئەمڕۆکە لەم کۆبوونەوە و سەردانەمان بۆ لای بەڕێزان لە کۆمەڵی دادگەری تایبەتە بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم کە لە بەردەم هەڵبژاردنیی چارەنووسازداین لە بەرامبەر هەموو هێز و لایەنە سیاسی کوردستانیەکانی کە لەوێ هەیە و بەشداری هەڵبژاردنەکان دەکەن. پێکهاتەکانی تر ئامادەکاری تەواویان کردووە، خۆیان کۆ کردوتەوە بە یەکلیستی بەشداری هەڵبژاردنەکان بکەن بۆ ئەنجامی ئەوەی کە چۆن دەڕێ زیاتر هەنگاوەکانی خۆیان و کورسی و هینی خۆیان لەوێ زیاتر بەدەست بێنن. ئەگەر ملاحەزە بکەن لە هەموو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بەردەوامی لە کەرکووک و هەموو ناوچەکانی تر هەڵبژاردن ئەنجام درراوە، بەڵام هەڵبژاردننی مەحەلی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ماوەی چەندین ساڵە ئەنجام نەدراوە. ئەسبابەکەی ئەوەیە کە کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی لە پێکهاتەکانی کە هەمیشە گومان و کێشە و گیرروگرفتیان بۆ هەڵبژاردننی کەرکووک و ئەو ناوچانە دروست کردووە بەو پێی کە زۆرینەی کوردن، کەرکووک زۆرینەی کوردە و شارێکی کوردستانیشە. ئەم هەڵبژاردنەی ئەمجارە کە لە دوای ئەو هەموو ساڵێک ئەنجام درراوە چارەنووسی کەرکووک لە پارێزگار وەرگرتنی ئەو شوێنانەی کە لە بەدەست کورد نەماوە لە دوای ڕیفراندۆمەکەوە ئێمە هەوڵ دەدەین کە هەمومان بەیەکەوە بە برایەتی بە یەکلیستی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی لە پێناو بەرژەوەندی گشتی میلەتەکەمان، لە پێناو بەرژەوەندی گشتی ناوچەکانمان، خانەقین، خورماتوو، کەرکووک، شنگال، مەخموور، هەموو ئەو شوێنانە بەلای هەموو بەتایبەتی ئێمە لەگەڵ کۆمەڵی دادگەری کۆک بووین لەسەر ئەوەی کە ئێمە بەیەکەوە بین، بەیەکەوە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەشداری کارامان هەبێ، بەیەکەوە یەکریز بین، یەکلیز بین بۆ ئەوەی چیتر لە ڕێگەی دروشمی بری قەدار و قسەی گەورە لەسەر ئەو ناوچانە و خەمخۆری بە قسە و بە دروشمی بری قەدار ناکرێت، بە شێوەیەکی عەمەلی، بە ڕاستگۆیی، بە شەفافیەت بۆ میلەتەکەمان بە یەکریزی ئەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان سانسۆر هێڵی سووری بۆ هیچ هێز و لایەنێکی سیاسی لە کوردستان نییە. دەستمان کراوەیە، دەستمان درێژەکەین بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکان با لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ناوچە کوردستانیەکان هەمومان بەیەکەوە بین. ئێمە ئەو هێزە کوردیانەی کە هەیە دەڕۆین با لەوێ سازش بۆ یەکتر بکەین، نەک لە بە ئینادی سیاسی هەوڵ بدەین لە هەڵبژاردنێک ناوچەیەکی گرنگی کوردستان لە دەست بدەین. یەک ریزی و تەبایی نێوان هێز و لایەنە سیاسیەکان زمانی ئەوە دەکات کە ئەو ناوچانە کە مێژوو تاریخیەن شاری کوردستانین بە پێی هەموو بەڵگەودی کۆمنتە مێژوویەکان با بە ئینادی سیاسی و کێشەی هەندێک کێشە و بابەت ئەو منتقانە بە شێوەیەکی مەدەنی و دیموکراسی بە هەڵبژاردن لە دەستی نەدەین. بۆیە من لێرەوە پەیامم بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکان هەمومان بەیەکەوە با لە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بە یەکلیستی بە هاوپەیمانەتی بەشداری بکەین
چارەنووسی ناوچەکانمان بە دەنگی کورد بە دەنگەکانی خۆمان لەوێ چارەنووسی شارەکانی خۆمان چۆن دەڵێ کوردستانێتی ئەو منتیقانە بسەرمێنین. بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان هێندە جەخت دەکاتەوە لەسەر بابەتی یەکلیستی لە ناوچە جێناکۆکەکان و تاوەکو ئێستا چەند هێزی سیاسی باڵێنیان داوە کە بە یەکلیست بەشداری هەڵبژاردنکەن بۆ کاک بێستۆنیش دەبێت بزانم ئەمڕۆ کۆمەڵی دادوێری باڵێنیدا بە یەکێتی کە بە یەکلیست بەشداری هەڵبژاردنکە لەگەڵیانە. وەڵام من ئەگەر سەبارەت من تاکیدم کردەوە ئێمە جەخت دەکەینەوە تاکیدش دەکەینەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەرچی قوربانیەک دەین لە پێناوی ناوچە کوردستانیەکان لە پێناوی خانەقین خورماتوو کەرکووک مەخموور شنگال هێشتا بە کەمیزانی ئێستا ئێمە هاتوین سەردانی هەموو هێزولایەنە سیاسیەکان دەکەین ئێمە ڕەنگ بێ ڕوئیای زۆر نزیکمان هەبێت لەگەڵ کۆمەڵی دادگەری و کاک بێستۆنی دەتوانێت زیاتر لەسەر بابەتە قسە بکە بەڵام ئێمە لەسەر یەک ریزی و تەبایی پێم وایە کۆمەڵی دادگەری هێزەکە هەمیشە لە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان لەم کۆبوونەوەی هیچ بەڵێنێ نەبووە تا بەڵێم بەیەکتری تەنیا گفتوگۆمان کردو بۆ چوونەکانمان نزیکن لێک بەڵام هەموو لایە بێ بزان ئێستا دۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کۆمەڵێک فەرز ئەکا لەسەر کورد پێویستە لەو ناوچانە بیگرێتە بەر ئەجینا چارەنووسی هەرێم ئەو ناوچانە کوردستانی بوونی ئەو ناوچانە هەمومان ئەخرێتە ژێر پرسیارێکەوە کە ئەبێ هەمومان دوایی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە.